سڵاوتان لێبێتووەم کاتەوە گشت کاتێکتان خۆش من هێرۆ زەنگەنە لەگەڵ هاوکارم سیروان قچۆ جارێکی تر لە خزمەتتاندا دەبین بۆ بەرنامەیەکی تری تایبەت بە یۆرۆ 2024. سلااو گەلی بینێران دە بەرنامەیە ئیرۆدا ئەم هەژمارێکە مژارێن گرێدای یۆرۆ 2024 ژوەرە پێشکەش دەکەن هەروها میوانێکی مە هەیە گۆلگەلوی ئەمێ بەحسا داوی هاتنە گەڕایەکێ ژ قۆناغا گروپان دە کوپایە ئەوروپایەدا بکەن. ڕۆژی سێشەمە لە شاری دۆرتمۆندی ئەڵمانیا هاندەرانی هەڵبژاردەی تورکیا جۆش و خرۆشێکی ئجگار زۆریان نیشاندا دوای ئەوەی تورکیا لە جامی وڵاتانی ئەوروپادا توانی لە گورجستان بباتەوە. پاش سەرکەوتنەکەی تورکیا بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە گورجستان کە لە گروپی دی هاندەرانی ئەو تیمە لە ئەڵمانیا ڕژانە سەر شەقامەکان بە ئاڵای تورکیا و بڵێسەی سوورەوە سەدان لە هاندەرانی تیمی تورکیا لە ناوجەرگەی دۆرتمۆند ئاهەنگ و خۆشیان دەربڕی لە کاتێکدا هاندەرانی نێو یاریگەکەش بە خۆشحاڵیەوە یاریگەی BVBیان بەجێ دەهێشت و ڕاستەوخۆ سەرکەوتنی تیمەکەیان بینی بوو. یاریەکەی تورکیا و گورجستان زۆر گەرم و گۆڕ بوو. پاش ئەوەی تورکیا لە بەشی یەکەمی یاریەکەدا یەکەم گۆڵی تۆمار کرد گورجستان زوو یاریەکەی یەکسان کرد و گۆڵی تۆمار کرد لە بەشی دووهەمی یاریەکە و خولی 64مدا گۆڵی دووهەم لەلایەن تورکیاوە تۆمار کرا و پاشان ئەوەش گورجستان هەوڵێکی زۆریدا کە بۆ یەکسانکردنی یاریەکە بەڵام بێ ئەنجام بوو و لە کۆتایی یاریەکە و کاتی زیادەدا تورکیا توانی گۆڵی سێهەم ئەنجام بدات. زانە هێرۆ تشتا باڵکێش divê divan dîmenan çêne ew kۆپرانیا van kesa Almanin Almanên biragez Tirk lê gelek ji wan li Almanya ev diyar de heye kۆپرانیا wan xewek û Tirk jî hesab dikin gelek ji wan xewek û Tirk pêşî hesab dikin û dûrok Alman wê tişta ji vê balkêştir ew bi heger Almanya û Tirkiye wê ev kesana alîgirê kê bin êmin texmîna min wê sedî sed alîgirê Tirkiye bin. بێگومان کاتێکە تیمەک سەیرەکەی ئەگەڕێنەوە دایمە بۆ تیمی نیشتیمانی وڵاتەکەی خۆیان کاتێکە ئەو وڵاتە یاریەکات. ڕاستە ینی ji ber wilojî hêro gelek tiştên din hene girêdayî vê futbolê balkêş û birastî yek ji wan ji dodan behsa wê dikin yan ji destpêka vê camê hêro wexta beşdarbûna kesên wekû kesên bi temen mezin yanî ji bo futbolê wekû Cristiano Ronaldo te jî di bernameyekê de behsa wê kir ka heta kîjan radeyê wê karîger be yan ne karîger be wê heta kîjan radeyê bandoreke neyênî ya erênî li tîma Portugal û bi giştî li vê camê bike. و دوێنێژی یاری یەکەمی ئەو تیمەمان بینی و ئاستی کریستیانۆ ڕۆناڵدۆش بێگومان پاشان لەگەڵ میوانە کەشماندا تاوتوێی ئەو ئاستی ئەو یاریزانە دەکەین. بەێ نوهاژی ئەمێ گوهداریا یاریزانێکی تیما پرتگالێ بکن کۆ بەحسا vê mijarê kir beşdarbûna kesê wekû Cristiano Ronaldo û Pepe. tiştekî nayê bawerkirin rastî ev tişteke ku divê were pîrozkirin ji bo me serbilindî û şanaziyê ku em li hindir û derveyî lîstekgehê bi wan re bin du lîstikvanên ku 5 yan 6 euro lîstine û tomaran datînin tiştekî nayê bawerkirin îro me dît çi qasî Pepe û Cristiano alîkariya me kirin ew hîn girîngin û ev tişteke ku divê pesnê wê were dayîn ji ber ku em nabînin gelek kes di temenê wan da dikarin vî tiştî bikin. Temen bi rastî ne girîng e ya girîng ew e ku çawa ew alîkariya me dikin çawa dilîzin û ji me re rûmeteke ku bi wan re bilîzin. بەڵێ سیروان بخۆمان دەزانین کە ئەمە کۆتا بابلین جامی ئەوروپای کریستیانۆ ڕۆناڵدۆیە لەگەڵ تیمی پۆرتۆگال کە یاری بکات و بینیمان لە دوێنێ ڕاستە ئاستێکی باشیان نیشاندا وەکو تیم پێکەوە بەڵام ئەو بەتەنها نەیتوانی گۆڵەکە ئەنجام بدات. ڕاستە لێ تشتێکی دژی هەیەش بۆ هەگەر نەش لەسەر لە ناو یاریگە هەیە بە تشتن دن هەنە باڵکێشن وەکو کۆ وی یاریزانیژی گوت ینی ji bo wan kesekî kûkarî bi kesekî bi asta Ronaldo navekî wekû Ronaldo yan Pepe kûkarî bin bi wan re mil bi mil divê camê de yarî bikin ev ji bo wan serbilendahiyeke ji ber govana navnî got 5-6 camên Ewropayê de bejdar bûne û ser asta cîhanê navnî balkêşin belê. Hezkerên futbolê li seranserî Ewropayê hatine Almanya da ku ji nêzik ve lê lîskên Kupaya Euro 2024 temaşe bikin. Tê çavarêkirin ku hatina cemaweran aboriya xwecihî li Almanyayê di vê mehê de zêde bike. وەکوی مەبەرێ ژی گوتیە لیستکên یورۆ 24 یان 2024 لێ 10 bajarên Alman pêktên ev jî nîşaneke ku mêvandariya pêşbirkên werzişê yên mezin wekû vê her wiha lêgel egerên aborî jî tên ne tenê di warê firotina bilêtan de
لێ هەروها ji بۆ فرۆتنا کەلوپەلێن هۆتێل خواردنگەه û cihên din ku tûristên sporê lê dimînin. Li gor Înstîtûya IFO ya lêkolînên aborî tê çaverêkirin ku Euro 2024 dora 1.07 milyar dolaran ji alîgirên tîman li aboriya Almanyayê zêde bike. Herwiha tê çaverêkirin ku heta dawiya Euro 2024 li çardê tîrmehê 1.5 yan 1 milyon û nîvek geştyarên navnetewî serdana Almanyayê bikin. بەڵێ سیروان بێگومانم یاریانە هەروەکو ئاماژت پێکرد ئەم جۆرە پاڵەوانێتیانە کاریگەریکی ئابووری زۆر گەورەی لەسەر وڵاتەکە ئەبێ هەر بۆیە هەمیشە یعنی وڵاتەکان هەوڵەدەن ئەم جۆرە پاڵەوانێتیانە بێنە وڵاتی خۆیانەوە لێرەدا هەرچەندە نامەوێت دوور بکەوینەوە لە یۆرۆ 2024 بەڵام دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە کوپا ئەمریکاش لە ئەمریکا دەست پێ دەکات ڕۆژی پێنجشەممە تیمە ئەرجنتین و کەواتە هاوینێکی زۆر گەرمێن سەرانسەری جیهانێ گەرم بووە هێرۆ و هەمژی پلیا فوتبۆلێ لە ئەوروپا و لە ئەمریکا بڕاستیە ئەمریکای ساڵ باڵکێشە هێرۆش بەرگۆ ئەمژبیر نەکن تیمێن کۆنکانکاف و یەن ئەمریکا باشوور بە هەڤرا بەشدارە دەبن و لە ئەمریکا vê قەهرەمانیە برێ بەدەبن وێ خۆش بەمێ سبە دەست پێ بکن و مێ چاوەڕێ وەیەکێ بکن لێ ئەم vەگەرن ئەوروپایê kawa heso yek ji wan kesanek û ji nêzik ve lîstikên Euro 2024 dişopîne kawa golparêzê berê yê tîma niştîmaniya Sûriyeyê û niha li Holanda rahênerê golparêzên tîma Holanda ya keçan ji yêr 15 saliye kawa tu bi xêr hatî berî her tiştî pîroz be li ser vê posta te nih bi rastî berî çend mehkî tu bû em bêjin rahênerê vê tîma niştîmaniya Holandî serkefteke û destkefteke mezdin e ji bo Kurdekî ku bejdar ber her tiştî bi Kurtî behsa ezmûna xwe bike çawa tu karî bû bihêje vê posta girîng. بخيراتنا ايوه خان كاكسير وام بخيراتنا براستي بو من تشتكي قالك مازن بو قالك خلق هات قالك راينا جيهاني تقديم كربون سربي بو راينا منتخبي هولندا فرصة أخيرة أزبو كسكي جو فرصة قدام از قالك كفوش از بهوي مگو از بگم حتى منتخبي كمي هولندا بله بله gelek spas em jî hêvîdarim bi rastî ku kesekî wek te karê bide demeke Kurd te ji yarîzan xwe bighîne vê asta girîng li ser asta ne tenê Holanda lê li ser asta Ewropayê ji em hêvîdar em hêviya serkeftinên mestir û mestiriştar dixwazin kawa. بەڵێ کاکاوە لە لای منیشەوە پیرۆزبایی لێکەم و دەمەوێت بگەڕێنەوە سەر جامی با بڵێن ئەوروپا دەمەوێت ئەو پرسیارە بکەم هەتا ئێستا ئاستی تیمەکان چۆن هەڵدەسەنگێنیت؟ براستي حتى نوكا مقارن بيجن وكو يورو اوروبا دسبيت او جيميه كم حتى نوكا نقلك جرين بون ام نقارن بيجن جيميه كم وكو قوه تيمك بشان دد نوكا جيميه دوا يورو دسبيت وكو مدي نوكا جيميه اخيري بيناتا كرواتيا وبولندا وتي هر جيمه قالك زحمت بو كرواتيا وكو تيمكي تجربه قالك هابو دجي بولندا بيجي البانيا تيمكي نقلكي بقوه بو ودي هر وكو يغبو از دبيجم نوكا يورو دسبيدك باشا كوا يعني حطانها ما بريجي قوتو بو چند تيم هنا كانديدي سركين هم بيجن هولندا يا فرنسا يا ايطاليا يا اسبانيا يا كرواتيا بخوكو تنها بحثاوي كري هی پێشبینیەتە چاوانە پشتی گۆگەمایەکێ پشتی گۆگەڕایەکێ بداوی بکەمانی ئەزانم وەکتە گوت هین زوویە مەرە و پێرفۆرمانساوان بگشتی ببینە لێ دنەریناتە دە کیژان تیم هێدی لە پارزوونێکی نەکەتی ئەم نزانم بێوێکی بسەرکەوێ یان بێتر نێزیکی کوپایەیە براستي وكو راهينر از بحثا يمكن قال لك جرينجا بومن تيما مبسركه نوكاس بحثا اداء ناكم تشاو ماليس بومن جرينجا كم بوينت از ببم جبوب سركرم او قال لك جرينجا نوكا جيمي بيتن ام ديار ببد ايش تيم باشتر حتى نوكا المانيا تيمك قال لك بقوه بو وقبشان دا وكو ثقتك دا جماهير خوكو توي از حاضرم اسبانيا وكو تيمك مقارن بيجن تيمك قال لك بقوته ايطاليا مقارن بيجن شامبيوني اجاره تشوبو او هاتي ديفيجن اجوك شامبيون هاتنا ناف بيورو
ام کار هر چهار تیمانا انگلترا از بهوی من انگلترا گو کاری به ایسال تشتکی بک برگو یاریزانی گلک باش نافدنه تشتم مفاجاه که سورپرایز گله خوش بو رومانیا مباراه هلق بقوه تقدیم کرد بەڵێ کاکاوە باست لە ئەوە کرد باسی لە تیمەکان کرد دەزانم جەنابەت بە خۆت هاندەری تیمی ئەڵمانیایی و پێش دەستپێکردنی پاڵەوانێتەکە ینی زۆر باز لەوە ئەکراکە ئەڵمانیا بۆ ئەم ساڵ تیمێک نابێت لە تیمە سەرەکیەکان ینی پێشببینیەکی زۆر ناکرێت کە ئەڵمانیا سەرکەوتن بەدەست بهێنێ لە با بڵین جامەکە بەدەست بهێنێ وا دەگوترا بەڵام بینیمان یەکەم یاری ئەڵمانیا 5 گۆڵی تۆمار کرد. ئایا ئەوە چی بوو تەنها گەرم و گوڕی هاندەران بوو یاخود ئاستی بەرزی ئەڵمانیا بوو پێ وایە ئەڵمانیا بەردەوام بێت بتوانێت لەسەر ئەم بابلین لەسەر ئەم ڕێگایە بمێنێتەوە هەتا کۆتایی براستی بشارەتە گەلێک گرین بوو ئەس ببێژم ئەڵمانیا وەکو تیم ئەفساڵ بتەکتیک و بقوت گەهشتی گۆلێ اسکۆتلندا یعنی دزانن چ دەکردن حتا گەهشتن وەکو یاریزانژی توني كروز توني لعبك جالك جرينجا وكو ياريزان ناب تيما المانيا دجي جالك بقوته از باورم بيجي حتى قناغي اخيري المانيا باشا كوات تجبرگو راهنري دوين برسكي سرك رايك نرينا تد راهنرتي حيان هذا شخوت بيسكادنجي بحس كركو نها راهنر بيتر لسر فوانان تركيز دكين يعني بيتر بالا خودن سر فوانان حطانها كيجان جوان راهنران تفيقو هين زوي مروان بنرخينا لحطانها كيجان جوان بدليتي وكو راهنر بتشافي راهنر كيش كرما خورا براستي يا المانيا دورای گلک مزن بو ام کارم بجن ایتالیا پشتی گو 1-0 صاحب فريقات بو ایتالیا وگریا نافت و اسلوب یاریزانی اسپانیا اسلوب وان گلک بقوته تمی اسلوب خو فرض كستر تيمادن او حرف ياري راهينار گلک اسلوب وان از معجبون به باشا وكي دنها قرن بيجن كوا هك تيمك هي وك جرد بيجن هس بارش يعني تيمك هي اف تيمن بتشوشك وكس بيش نار ناك تشتكي بك وكو كود جامعة جهاني دا مديد تبيرام وقتا تجي بيش بين كر تقو مغرب تشتكي بك ايصال وبراسيجي مغرب تشتكي مزنكر ايصال دفي جامعة اوروبا دا تشتكي وصا هي تيمك يعني دو تيم هنا كو تو وكو تشاف دير دبيجا وايصال رولك جرين بليزن تشتي خوش دفي يورو ده همي تيم حسابي يكو ددك تيم مزن ايجو تجربي وان قالك مزن حسابي تجربي تيم بچوك دك تيم بچوك جي درفتا وان هي جو هجومي ببل تيم مزن ابتشتي اب يورو قالك خوش اگر مبيني جي قالك جول كرن حتى نوكاسيو 4 جول ابروجي 4 جول 38 جول شونه اگر تشتي هين خوشتر دفي يورو هر جولك ياريزانك كري يعني ياريزانك تنا 2 جول و 3 جول كرنه ايش برغو تيمك جماعي تيمتكن تشتي خوش دبي يورد اب انه هر ياريزانك جولك يعني 38 ياريزان جول كرنه دبي يورد از دبي جما و اگر يور رومانيا وصابي بيد رومانيا و اصلكي باش بقي اصل وناغي دنج بەڵێ کاکاوە باسی ئەوەمان کردەمەوێ هەندێک ئێستا لێرە ئێمە خۆمانەزانین من هاندەری ئیسپانیام و سیروانیش هاندەری ئیتالیایە و ئەمڕۆ یاریەک بوو لە نێوان کرواتیا و ئەلبانیا ئەو دوو تیمەی کە لەگەڵ ئیسپانیا و ئیتالیا یاریان کردبوو جا بینیمان یاریەکە بە یەکسان 2-2 کۆتایی پێهات پێت وایە ئێستا چانسی کامیان زیاترە بێ بۆ سبەینێ ايطاليا يا اسبانيا نا بريت كوا بريت بحث عشان سابق از خازن تب اسبانيا راي يا تب ايطاليا راي اظنم شبيبي المانيا درجات دويده براسي وكو المانيا لقال ايطاليا ما شانس تمام نازك ام خوازن ايطاليا بتشكي دور كذا اسبانيا وكو تيم قالك زحمه براسي بيش هردم اسلوبي خو فرز كسر تيما جبو ماجي او زحمته از بيفي اسبانيا رقم يقدر كذا جو نب برامبر المانيا يا جو هاجر بو دوام قناغ السيام ما بيجن اسبانيا اگر اسبانيا بسر كذا مي قناغ السيام قال اسبانيا لعبه يمكن او المانيا بهر حال كوا وهين ام جارك ام هو ام هيفي دارن كو تجارك دجي دفي دميدا حتى بري تشاردي تير ما هي بميفاني ما ام دي سبين بيرا هفدو كاسبانيا يا ايطاليا يا بلكي المانيا بكيت ظن جالكس باس كابتن كوا حسو تمربوج هولندا سباس
هيرو براستي اف خلات بحث يكرن اف تيمن سركيكو مكاوا جيكوت يعني كابتن كاوا جوت كوم ناخوازن ايطاليا جبرغو شانسي ما بيرتنيا دقونا غابيدا راستي ما بجبرغو ديرو كوان هي او نكار يعني تمي تفيكو المانيا ولاتك مازن لي دي سي جي دقونا جروبا د حسابات وان هن ند جروبا وان تنه جافي وان الجروب اندن جي وكان كاوا شبالي بگمان سیروان دەمێ ئاماژەیەک بە گروپەکان بکەم هەتا ئێستا چەند خاڵیان هەیە لە گروپی ئەی بێگومان ئەڵمانیا یەکەمی گروپەکەیە هەتا ئێستا ئەڵمانیا سێ خاڵی هەیە و هەروەها یەک یاریە بەڵێ لێ تەنها یەک یاریان ئەنجام داوە ئەم هێشتا ئەمانە و لە سویسراش دوو سێ خاڵی هەیە هەنگاریا هیچ خاڵێکی نییە و سکاتلندیش هیچ خاڵێکی نییە کەواتە یەکەم و دووەمی گروپەکە تا ئێستا ئەڵمانیا و سویسران چونکە ئەوان یاریەکانیان بردوێتەوە بەڵام وەکو ئاماژەمان پێکرد ئەمە قۆناغی یەکەمی گروپەکان کۆتایی پێهاتەوە قۆناغی دووەم لەمڕۆ دەستی پێ کردووە و لە گروپی بی بێگومان ئیتالیا ئیسپانیا ئەو دوو پشتی ئیرۆ کرواتیا و ئەلبانیا حەریەک بخاڵەکەی بداوی بوون لێ ژدو یاریان گێما ڕۆژا پێنجشەمە ئیسپانیا و ئیتالیا وێ بریار دەربێ بەڵام یەکشتمان بیر نەچێ سیروان ئەمەیان مەبەستمەوە نییە کە بڵام ئیسپانیا باشترە تەنها مەبەستم ئەوە یەکشتمان پێ لە بیر نەچێ ئەلبانیا و کرواتیا بە دوو کۆتایی پێهات یاریەکەیان بەڵام ئیسپانیا سێ گۆڵی لە کرواتیا کرد لە هەمان کاتە ئیتالیا تەنها دوو گۆڵی لە ئەلبانیا کرد باشە مێ بەحساوێ جارەبێن بەحساوێ بکەن و هەلبەت لەسەر مالپەرێن مەدیا جڤاکی و مالپەرێن دەنگی ئەمریکا ئەمێ بێتر بەحسا ڤانتشتا بکن هێرۆ بینەرێن هێژا بەیەکێ ژیم گەهشتن داویا بەرنامەیە خوا حتا جارەکە دن ببینێن دخێر و خۆشیێدە هەر شاد بن